بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. بسرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردگار جارێکی تری تەمەن باقیدا کەوا لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دابم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە ئەڵقەکانی بەرنامەی تیشک. وەکو ڕوون و ئاشکرا لە چەند ئەڵقەی ڕابردوو تیشکمان خستە سەر چەند لایەنێکی پەروەردەی جگەرگۆش و منداڵە خۆشەویستەکانمان. لە ئەڵقەی ئەم جارەش وەک درێژە پێدەری ئەڵقەکانی ڕابردوو باس لە چەند لایەنێکی تر لە لایەنەکانی پەروەردەی منداڵان دەکەین کە هیوادارین دایکان و باوکانی بەڕێز سوودی زۆری لێوەرگرن و ببیتەوە هۆی ئەوەی کەوا منداڵەکانمان بەرەو ئاراستەیەکی تەندروست وەکو دەڵێن هەنگاو باوێن، هەنگاو بنێن و بەرەوە ئاراستەیە کە دروستە ڕێی چاک و ڕێی باشیان نیشان بدەین. دایکان و باوکانی بەڕێز، گرنگە ئێمە جگەرگۆشەکانمان قبوڵیان کەین بەو شێوەی کە هەن، واتە منداڵەکەت خلقەت و یاخۆت شێوازی هەڵسوکەوتی چۆنە، ئاوا تەعاملی لەگەڵ بکەی، ئاوا تەقبولی بکەی و قبوڵی بکەی. چونکە بەڕاستی زۆر جاران مەسەلەن دایک و باوکی وا هەیە منداڵی کەسێک دەبینیت مەسەلەن بۆ نمونە لە خوێندندا لەوانەیە ئەو منداڵێکی زۆر سەرکەوتوو بێتن، نمرەی بەرز بێنێتن، لەوانەیە لە منداڵەکەی خۆی هەمیشە تووڕە بێتن لەبەر ئەوەی ناتوانێ وەکو ئەو منداڵی تر لە خوێندندا سەرکەوتوو بێ. نا، تۆ دەبی منداڵەکەی خۆت قبوڵکەی کە وەکو چۆن هەیە، چونکە بەڕاستی بەهرەکان جیاوازن. خوای پەروەردگار بەهرەی داوەتە کەسێک، نەیداوەتە کەسێکی تر. لایەنێکی تر گرنگە خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز کە بیری لێ بکەینەوە ئەوەیە ئێمە خۆمان پێش بێخین، هەوڵ دەین گەشە بە تواناکانی خۆمان بدەین، خۆمان بەرەو پێشەوە بین. ئەمەشیان بەچی دەبێتن؟ بەوە دەبێتن کە بخوێنینەوە، زۆر بخوێنینەوە، زۆر گوێ بگرین، واتە بخوێنینەوە، ببیستین، و اینجا کە خوێندمانەوە و بیستمان و گوێمان لە بەرنامەی باش و شتی باش گرت، هەوڵ دەین گۆڕانکاری لە خۆمان دروستکەین. اینجا ئەگەر وامان کرد خۆمان پێشخست بە خوێندنەوە و گوێگرتن و خۆ گۆڕانکاریمان لە خۆماندا کرد و توانیمان ئەم خوێندنەوە و گوێ لێگرتنە ببێتە شتێک کە گۆڕانکاری لە ئێمەدا دروست بکاتن، بە پشتیوانی خوای پەروەردگار ئینجا منداڵەکەی تۆش دەگۆڕێت، دەتوانین گۆڕانکاری تێدا بکەین. بەڵام تۆ گۆڕانکاری لە خۆتدا نەکەی، هەوڵ نەدەی ڕۆژێک لە ڕۆژان تا ئێستا چەند پەرتوکت دەربارەی پەروەردەی منداڵ خوێندوتەوە، تا ئێستا چەند گوێت گرتووە دەربارەی پەروەردەکردنی منداڵان، تۆ هیچ شتێک نەکەی و کەچی لە منداڵەکەش هەمیشە تووڕەبی و تەقبولی نەکەی، نابێ. دەبی هەوڵ دەین خۆمان پێش بخەین. ئەگەر خۆمان پێشخست و گۆڕانکاریمان لە خۆماندا کرد، دڵنیابە کە منداڵەکەت پێش دەکەوێ، دڵنیابە منداڵەکە و جگەرگۆشەکەی تۆش سەرکەوتوو دەبێ و بەرەو پێش دەڕوات و گەشە دەکاتن. کەواتە لێرە بۆمان ڕوون دەبێتەوە کە خەتاکەی خۆمانە، دەبێت ڕەخنە لە خۆمان بگرین تا چەند هەوڵمان داوە کە خۆمان پێش بخەین. دایکان و باوکانی بەڕێز، هەوڵ دەن تا دەکرێت، تا لە تواناتان هەیە، خەندە با لەسەر لێوەکانتان بێت بەرامبەر منداڵەکانتان. زۆر دەم بە خەندە بن بۆیان، هەمیشە زەردەخەنە با لەسەر لێوەکانتان بێ بەرامبەر منداڵەکانتان، بەمەشیان پاداش وەردەگرن. تەبەسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە. دەم بە خەندەیت بەرامبەر برای مسڵمانت سەدەقەیە، خێرە، چاکەیە، ئەی بەرامبەر منداڵەکانی خۆت. کەواتە هەم پاداشت وەردەگری، هەم پەروەردەیەکی تەندروستی منداڵەکانیشت دەکەی. کەواتە لە کردداری پەروەردەدا با زەردەخەنە و دەم بە خەندەییمان لە بیر نەچێتن. لە بیرت نەچێ دایکی بەڕێز، باوکی بەڕێز، یەکەم مامۆستای ژیان بۆ منداڵەکانت تۆی، یەکەم مامۆستا تۆی. کەواتە هەوڵدە تا ئەکرێ باش بە، چاک بە لەگەڵ منداڵەکانت، پەروەردەی دروستیان بکەم،
چونکە هەرگیز منداڵەکان یەکەم مامۆستای ژیانی خۆیان لەبیر ناکەن، لە یادی ناکەن. کەواتە گەر دەتەوێت منداڵەکانت چاک بن، پێویستە مامۆستایەکی باش بی بۆ منداڵەکانت. لەبیری نەکەی کە تۆ هەوڵ دەدەی مامۆستای باش بۆ منداڵەکانت پەیدا بکەی، بەڵام خۆت مامۆستایەکی باش نەبی. هەرگیز ناکرێتە منداڵەکان پەروەردە نابن، بۆیە دەبێ هەوڵ دەی، ینی ئەمەت ئەگەر لە یاد بوو تۆ یەکەم مامۆستای، گرنگترین مامۆستاشی بۆ ژیانی منداڵەکانت بەرەو هەر ئاراستەیەک بڕۆن. دایکان و باوکانی بەڕێز، کەواتە ناکرێ ئێوە هەموو پاڵپشتیتان، پشبەستنتان لەسەر ئیعتیمادتان لەسەر قوتابخانە بێتن. یعنی وا بزانی کە قوتابخانە هەموو شتێک دەکات لە جیاتی تۆ. نا، زۆرێک لە دایکان و باوکان هەمیشە بە دوای باشترین قوتابخانەدا دەگەڕێن. بۆ نمونە قوتابخانەی نمونەیی، قوتابخانەیە کە تایبەت پارەی باش دەدەن، بەڵام چەندە نمونەی بێ قوتابخانە. ئەوە بزانە کە قوتابخانە هەموو شتێک ناکات لە جیاتی تۆ. وەکو دەڵێن پشبەستنی تەواوت نابێت لەسەر قوتابخانە بێت. وەکو گوتم یەکەم مامۆستا ئێوەن، گرنگترین مامۆستا ئێوەن. زۆر بە دوای دامەگەڕێن لەولاو لەولا. خۆتانن، گرنگی بە خۆتان بدەن، منداڵەکانتان ئاراستەی دروست لە ئێوە وەردەگرن. دایکان و باوکانی بەڕێز، هەوڵدەن تێبینی بکەن ئەو کارانەی کە منداڵەکانتان دەیکەن. زۆر بە جوانی تێبینی کارەکانیان بکەن، بەڵام بە ڕێگایەکی جوان، بە ڕێگایەکی باش. ئەو شتانە چین کە منداڵەکانی ئێوە دەیکەن، ئەو کارانە چین جێبەجێی دەکەن، تێبینی بکەن. هەروەها منداڵەکانتان هانیان بدەن لەسەر ئەو کارە باشانەی کە دەیکەن، تەشجیعیان بکەن، پاداشتیان بکەن بە ڕێگای جۆرا و جۆر. وەکو لە ئەڵلقەکانی ڕابردوو باسم کرد، هەر جارە و بە شێوازێک پاداشتی منداڵەکەت بکەم. خۆشەویستان، ئەو شتانەی کە منداڵەکانتان دەربارەی قسەی دەربارە دەکەن، منداڵ زۆر جاران زۆر قسە دەکاتن دەربارەی زۆر شت، کەواتە ئەو شتانەی کە منداڵ باسی دەکاتن زۆرن، ئەو کارانەی کە منداڵ دەیکات زۆرن. تۆ دەکرێتن لە ڕێگای ئەو قسانەوە، لە ڕێگای ئەو کردارانەی کە منداڵەکانت دەیکەن، شارەزای زۆرێک لەو مەبادی و لەو قیەمە گرنگانە بی کە لای منداڵەکانتن. منداڵەکانت چ بنەمایەکی گرنگ لەلایەنە پێیان ئاشنابی لە ڕێگای قسەکردنی منداڵەکانت، لە ڕێگای کردداری منداڵەکانت. دایکان و باوکانی بەڕێز، ناکرێتن مامەڵەی ئێوە بۆ هاوڕێکانی خۆتان باشتر بێتن لە مامەڵەکردنی ئێوە بۆ منداڵەکانتان. ینی کەسی وا هەیە بینی لەگەڵ هاوڕەکانی خۆی مامەڵەی جوانترین مامەڵە دەکاتن، ئەی دەربارەی منداڵەکانی خۆی هەر هاتەوەکو دەڵێن بیبەری تیژە فرۆشتن، ینی تووڕە ترش وەکو دەڵێن سماقە فرۆشیتن. یعنی ئەوەندە تووڕێ دەربارەی منداڵەکانی هەمیشە، ینی بە تووڕەی مامەڵەیان لەگەڵەکە، بە توندی. چۆن دەکرێتن تۆ لەگەڵ هاوڕێکانی خۆت باشترین مامەڵە و جوانترین مامەڵە بکەی، بەڵام لەگەڵ جگەرگۆشەکانی خۆت مامەڵەت خراپ بێ؟ ناکرێ مامەڵەی هاوڕەکانت باشتر بێتن لە مامەڵەکردنت لەگەڵ منداڵەکانی خۆت. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، کەواتە بە ئەوە لە یاد نەکەین. شتێکی تر گرنگە دایکان و باوکان بۆ منداڵەکانیان بکەن، ئەوەیە منداڵەکانتان فێری هەندێک یاری بکەن، ئەو یاریانەی کە دەتوانن دیفاع پێ لە خۆیان بکەن، دەتوانن بەرگری لە خودی خۆیان بکەن. بۆ نمونە کاراتی، کۆنفۆ، ئەمانە شتی گرنگن بۆ ئەوەی منداڵەکان بتوانن پارێزگاری پێ لە خۆیان بکەن. هەوڵدە منداڵەکانتان ئەو جۆرە یاریانە، ئەو جۆرە وەرزشانە با فێر بن بۆ ئەوەی پارێزراو بن، بتوانن خۆیان بپارێزن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، خاڵێکی تر لە بیرمان نەچێتن. زۆر جاران دایکان و باوکان ئەگەر منداڵەکەیان تۆزێ نەخۆش بوو، دەبینی زۆر مبالەغە زیادە ڕەوی ئەەکەن لە نەخۆشی منداڵەکەیان، واتە منداڵ فێری نازەکەن. ئەوەندە ینی منداڵەکە نەخۆشیەکەی ئاوایە زۆر تەنگاوە بن، مشەوەشە بنی، دی منداڵەکەش زیاتر نازەکاتن. یاخود منداڵەکەت ئەبینی بەر بۆتەوە لە شوێنێک، مەسەلەن پێکانێکی توش بە، بەڵام پێکانەکە سووکە، برینداربوونێکی سووکە، مەسەلەن شتێکی بەربووتەوە زیانێکی پێکەوتوە، بەڵام زیانێکی زۆر گەورە نیە، سووکە،
ناکرێتەوە زۆر مبالەغە لەوەدا بکەیت، ئەوە باش نییە بۆ پەروەردەی منداڵان. هەوڵدەن زیادەڕەوی لەوە مەکەن، هەم لە نەخۆشیان هەم لە بەربوونەوە و لە پێکانیان. لەو حاڵەتانەدا چکە منداڵ زیاتر نازەکاتن، زیاتر وەکو دەڵێن ماندوو تەکا بەڕاستی. دایکان و باوکانی بەڕێز هەوڵدەن تا دەکرێت هاوکاری منداڵەکانتان بن بۆ ئەوەی بیر لە نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەنەوە، بۆ ئەوەی شکر و سوپاسی خوای پەروەردگار بکەن لەسەر ئەو نیعمەتانەی کە پێی بەخشیون، و هەمیشە ئێوە هەوڵدەن گەشتبین بن و ئیجابیانە بیر بکەنەوە بۆ ژیان، واتە بینینتان، تەماشاکردنتان، ڕوانینتان بۆ ژیان با ڕوانینێکی وەکو دەڵێن ئیجابیانە بیتن، گەشتبینانە بیتن، چونکە ئەمەوا لە منداڵەکانیش دەکا هەمیشە گیانی یاخود بڵێن تۆی گەشتبینی لە ناخی منداڵەکانتان دەچێندرێت. بەڕاستی گەشتبینی وا لە مرۆڤ دەکا مرۆڤ کەسێکی ینی ئەو منداڵە کەسێکی سەرکەوتوو بێتن لە ژیاندا و لە ناو کۆمەڵگاشدا. هەوڵدەن تا دەکرێت پەلە بکەن لە لێبوردن لە منداڵەکانتان، واتە کاتێک کە سزاشتدا منداڵەکەت لەسەر شتێک کە لاڵقەکانی ڕابردوو باسمان کرد، بەڵام خێرا ئاش بۆ لەگەڵ منداڵەکەت، خێرا لێ ببوورە لە منداڵەکەت، و هەروەها ئەو زەردەخەنەی کە تازە باسمان کرد جارێکی تر بۆیان بجێڕەوە، خەندەیان بەرامبەر بکە و جارێکی تر دەم بە خەندە بە بەرامبەر بە منداڵەکانت. دایکان و باوکانی بەڕێز، وا گومان مەبن یاخود وا فەرز مەکەن کەوا منداڵەکانتان هەمان هەنگاو هەڵگرن کە ئەوەی ئێوە ئیکەن. یعنی وا فەرزکەی بەسەر منداڵەکە تۆ چی ئەەکەی دەوی منداڵەکەش هەمان کار بکە، هەمان شت بکە، هەمان شت ئەنجام بداتن. ناکرێتن، چاوەڕوانی ئەوە مەبن و ئەمەش بەسەر منداڵەکانتان فەرز مەکەن هەمان هەنگاو و هەمان کاری ئێوە کە کردوتانە، هەمان تەبیعەتی کە ئێوە هەتانە، هەمان خوڕەوشتی کە ئێوە هەتانە منداڵەکە نەفسی شت ئەنجام داتن. خاڵێکی تر خۆشەویستان، هەوڵدا دایک و باوکی بەڕێز نیزامێک سیستەمێک لە ماڵ پەیڕەو بکەن، دابنێن، واتە بۆ نمونە بە کاتی خەوتن با دیار بێ، کاتی هەستان با دیار بێ، کاتی نان خواردنەکان با دیار بێ، سیستەمێک بۆ ژیانی ناوماڵ دابنێن کە ئەمەشیان گرنگە بۆ پەروەردەی منداڵان. دایک و باوکی بەڕێز، یەک شتان بیر دەخەمەوە، باشە ڕای ئێوە چییە ئەگەر بابی تۆ دایکی تۆ هەمیشە بە بەردەوامی گلەی لە تۆ بکاتن، بەردەوام سەرزەنشتت بکاتن، هەڵوێستی ئێوە چۆن دەبێتن؟ ئەگەر هەمیشە دایک و باوکت بە بەردەوام سەرزەنشتت بکە، قسەت پێ بڵێ، یاخود وەکو دەڵێن گلەیت لێ بکاتن، بەڕاستی کاردانەوە دەبێت. ئێدەی منداڵەکانی تۆش بە هەمان شێوە بەرامبەر تۆوان هەوڵدا هەمیشە سەرزەنشتیان مەکە، هەمیشە وەکو دەڵێن گلەییان لێ مەکە بە بەردەوامی، ئەمەیان خراپە لە ڕووی پەروەردەییەوە. خاڵی ئەخیر و کۆتاییم خۆشەویستان، ئەڵقەی ئەمڕۆمان چووکە کات زیاتر دەرفەتمان پێنادا ئەوەیە دایکان و باوکانی بەڕێز پەروەردەکاران هەوڵدەن تا دەکرێ وەکو مێشە هەنجوێن وابن بەسەر کە مێشە هەنجوین دائیمەن بە دوای شتی شیریندا دەگەڕێت، بە دوای شتی پاکدا دەگەڕێت، بە دوای شیلەی گوڵی جوان و پاکدا دەگەڕێتن، بەسەر شتی خاوێن ئەنیشێتەوە. ئێوە هەوڵدەن بەرامبەر منداڵەکانتان هەمیشە صیفاتە باشەکانیان ببینین، هەمیشە تەماشای ئیجابیات و وەکو دەڵێن ئەو سلوک و ڕفتارە جوانانەی منداڵەکانتان بکەن کە کردداری باش و ڕفتاری باشیان لەلایە ئەمانە زیاتر ببینن، چاوپۆشی لە کردارە خراپەکانیان بکەن و بە عملیەی پەروەردەی هەوڵدەین ئینشاڵڵا سلوک و ڕفتاری خراپ لەلای منداڵەکانمان نێڵین. بەڵام وەکو گوتم ئەمە پێویستی بە کاتە و زیاتر پێویستی بە پەروەردەیە و بە کاتیش چارەسەرە بە تایبەتی بۆ خۆڕەوشت و خدەی خراپ. خۆشەویستان، لێرە کۆتایی باڵقەی ئەمڕۆمان هات، تا ئەڵلقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە. لای ئێوەمان خۆش، خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.